ئایا پێوەرچیە کە من خۆم بکەم بە 2 ساڵە باشترە یاخود نە؟ ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. قوتابیان من ڕێکان فەرمانم، قوتابیم لە پزیشکی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی لە قۆناغی دووهەم. لەم ڤیدیۆیەدا باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە قوتابیان زۆر جار لی دەکەونە گومان ئاخۆ دوای ئەوەی کە ئیمتیحاناتەکانی خولیدو تەواو بوون فۆرمی زانکۆڵاین پڕ بکەنەوە بچن بۆ زانکۆ یاخود دووبارە دابنیشنەوە و هەوڵ بدەن بۆ ئامانجەکیان. جا ئینشاءڵڵا هەوڵ دەدەین هەندێک تەکنیک و ڕێگا بخەینە ژێردەستان بۆ ئەوەی سوودی لێوەربگرن و بەکاری بهێنن. دەڵێن پێوەرەکە بریتیە لە تۆ و سیفاتەکانت. ئەگەر ئەم سیفاتانت تێدا بێ ئەوە زۆر باشترە کە تۆ دابنیشیتەوە و دووبارە بۆ ئەو شتە هەوڵ بدەیت کە دەتەوێت. بەڵام ئەگەر بێت و ئەو سیفاتانەی کە باسی دەکەین تێدا نەبێ یاخود لە خۆتی نێنیە جێ ئەوە باشترە بۆت کە بڕۆیت و دووبارە دانەنیشیتەوە. جا ئێستا چەند خاڵێک باسەکەین. ئەو خاڵانە شتێک نییە کە بڵین وەڵا ئەوە پێوەرەشی 100% و ئەوە لە جێیەکی زۆر ئەوم هێنانە. ئەو شتانە من لۆ ئێوە منووسیەکە ئەلحەمدوللا من ئەو شتان هەم لە خۆ هێناوتە جێ لە ساڵی دووەم بۆ سێم. ئەتوش ئەگەر شتەکەت پێچاک بوو بەکاری بێنە، شتەکەت پێخرابوو بەکاری بێنە، بەڵام ئەکید با دەبی ئەتو ئەو سیفەتانت هەر تێداوی. ئێستا باسییان دەکەین. یەکەم ئامادەی تەواوت تێدا هەبێت و هۆکاری ڕوونت هەبێ بۆ دانیشتنەوە. یانی چه ئامادەی تەواوم تێدا هەبێ و هۆکاری ڕوونم هەبێ بۆ دانیشتنەوە. سەبارەت بەوەی کە دەڵێن ئامادەی تەواوت تێدا هەبێت واتە بەڵێن بدەی ساڵی داهاتوو تەواو خۆت ماندوو بکەیت و ئەوەی لەسرت بێ ئەنجامی بدەیت و بە هەموو شتێک و هەموو ماندوو بوونێک رازی بی کە ساڵی داهاتوو دێتەڕێت. کەواتە ئەوە ئامادەیە. دەڵەبە هەیە دەڵێ وڵای ئەم تااقەتم نییە دابنیشمەوە، دەڵەبە هەیە وڵام تەحمولی قسەی خەڵکم نییە. کەواتە ئامادەی تەواوت تێدا هەبێت. من وعد ئەدەم کە ساڵی دابێ باشتر بخوێنم و تەحمولی هەموو ئەو شتانە بکەم کە دێنە ڕێگەم. ئەوە ئامادەی و هۆکاری ڕوونت هەبێ بۆ دانیشتنەوە. یەکەمیان بۆ نمونە ئامانج. ئەتوو ساڵی پار ئامانجت هەندەسە بوو بەڵام پێی نەگەیشتی، بۆیە ئەم ساڵ دادەنیشیتەوە و ئەسبابەکان دەگریتە بەر ئەوەی تر لە دەستخوای گەورەیە ئینشاءڵڵا تەواو پێی دەکەیت. ئەوە ئامانج، کەواتە ئامانجەکت هەبوو. یاخود هەر هۆکارێکی تایبەتی کە ئەم ساڵ نەتوانی بێ دەرەجە بێنی وەک نەخۆش بوون یاخود مردنی کەسێکی نزیکە ئەمەش بەن خوێندنەکەی لێ تێکدابێ، ئەمە هۆکار. کەواتە خاڵی یەکەم ئامادەی تەواوت تێدا هەبێت وەکەوەی کە باسمان کرد و هۆکاری ڕوونت هەبێ بۆ دانیشتنەوە. ئەمە یەک. و خاڵی دووهەم دەبێ بزانی هۆکار چی بوو. ئەم ساڵی ڕابرد و دەرەجەت نهێنا تاوەکو ساڵی دابێ ئەو هۆکارە نەهێڵی ئەو هەڵەیە چارەسەر بکەیت و دەرەجە بێنی. ئایا سەعی ڕۆژانە بوو کە ئەتو تێدا کەم پەرخەم بوو، یان حەل نەکردنی پرسیار بوو هەڵەکەت، یان کەم خوێندن بوو، یان کەم پێداچوونەوە بوو، یان مەلزەمە و مامۆستای خراپ بوو، یان درەنگ نووسن و درەنگ هەڵسانەوە بوو، یان نەزانینی جوابدانەوەی ئەسیلەی وزاری. من وەک خۆم ساڵی دووەم دوو هەڵم هەبوو کە خۆم لە خۆمدا تێبینیم کرد. یەکەمیان کەم پێداچوونەوەی بابەتەکان لە کاتی جیاواز. ئەتو بە یەک جار خوێندنی بابەتەکان ناتوانی شتەکەت لە بیر بمێنێ، بەڵکو پێویستە لەو کاتانەی فەراغن مڕاجعیان بکەیتەوەی کە معلوماتەکە دابەزی دووبارە بەرزی کێو لە ناو مێشکت. کە ئەمنیش ڤیدیۆیەکی نازدارم لۆ حازر کردوون لەسەر ئەوەی کە چۆن پێداچوونەوەی بابەتەکان بکەیت لە هەفتانە و بە شێوەیەکی یەکسان هەموو بابەتەکان وەک یەک لەوەی کاتێک دەگەی کاتی وزاری هەموو شتێکت لە بەربی ئینشاءڵڵا. ئەمە یەک لە هەڵەکانی من. و هەڵەی دووەم ئەو عیلمەی کە پێم بوو نەمدەزانی بیخەمە سەر ئەسیلەی وزاری، واتە هونەری جوابدانەوەی ئەسیلەی وزاریم نەبوو کە ئینشاءڵڵا ئەوەی ئەو کێشەیەشی هەبی حەلی دەکەین. ئەمە دوو خاڵ. خاڵی سێم ئایا ڕازیت تۆ
ئایا ڕازی بەوەی کە ساڵێکی تر لە تەمەنت بڕوات کە بەم ساڵە لە هاوڕێکانت بەپاش دەکەوی و هەندێشتت لە دەست دەچێ ئایا ئامانجەکە شایانی ئەوەیە؟ ئایا هەر بەڕاست ئەتوو ڕازی کە یەک ساڵی تر لە تەمەنت ڕوا لە هاوڕێکانت بەپاش دەکەوی ئەوان لەوانێ فێری عیلمی زیاتر ببن لەوانێ شتی زیاتر بەدەست بێنن زووتر بگەن بە شتەکە ئەتوو ڕازی ئایا ئامانجەکەت شایانی ئەوەیە؟ پێت دەڵێم لەو خاڵەدا بەیەک مەرج زەرەر ناکەی ئەمیشە ئەگەر تۆ لە پێناو ئامانجەکەت دابنیشیتەوە وەک باسمان کرد و وەعد بە خۆت بدەی ئەوەی لەسەرت پێویست بێ بە تەواوی ئەنجامی بدەیت و هەڵەکانت دیاری بکەیت و ئەوە کارێکی زۆر چاک دەکەیت و ئەوەی تر بەخوای گەورە بسپێرە بەڵام ئەگەر بێت و دابنیشیتەوە نەزانی بۆ دادەنیشیتەوە هەڵەکانت چبوون و زۆر کەمتەر خەمتر بی لە ساڵی پار کەمتر بخوێنی ئەوە بم شێوێ بۆ دادەنیشیتەوە تەمێنت بە فیڕۆ دەدەی کەواتە لەو خاڵە ئایا ئەتوو ڕازیت بۆی کە ساڵێکی تر لە تەمەنت ڕوا دوا بکەوی ئەو هەموو شتانە دووبارە بخوێنیتەوە و تەعەمولێکی زیاتر وتمان بێک مەرج زەرەر ناکەی بەوەی کە وعد بە خۆت بدەی ئەوەی لەسەر پێویست بێ ئەنجامی بدەی و هەڵەکانە دیاری بکەی ئەو هەڵانە چارەسەر بکەی هەوڵێکی زیاتر بدەی شتەکانی تر بەدەست بەخوای گەورە بسپێری ئەوە قازانستە بەڵام ئەگەر بێت و دابنیشیتەوە نەزانی کە ئەو کارت بوو دابنیشتەوە وڵا حەزم لێنی ئەم ساڵ بچمە کولی ئەوە لەبەر ئەو مەبەستانە یان بڵێ کەمتر بخوێنی لە ساڵی پار ئەوە دامەنی شەوە و ساڵێکی تەمەنی خۆشت مەڕوێنە بەڵام دڵنیاشتان دەکەمەوە ئەو شتانەی وتم و لەگەڵمان بڕۆن لەگەڵ ڤیدیۆکانمان بڕۆن و تەواو ئەوەی لەسەرتان پێویست بێ ئەنجام بدەن و پشت بەخوای گەورە بەستن ئینشاءالله خوای گەورەش باشترینتان دێنێتە ڕێ هیچ خەمتان نەبێت چونکە ئەمن ئەزمموی 3 ساڵم هەیە و دەزانم مەسەلەکە چۆنە عەفوەن خاڵی چوارەم ئایا سەبر و تەحەمولت هەیە لەگەڵ ئەو شتانەی بەسەرت دێن لەو ساڵەی دادێ وەک قسەی خەڵک دووبارە خوێندنەوەی بابەتەکان ماندووبوونەکی زیاتر دووبارە ئەو شتانە کە پێشتر خوێندوتە بیخوێنەوە قسەی ماڵە و قسەی دەوروبەر هەمووانە ئایا ئەتوو بەڕاستی کەسێکی کە تەحەمولت لەگەڵ ئەو شتانە هەیە یان ئەتوانی تەحەمول لە خۆت دروست بکەیت چونکە هیچ شتێک لە مناڵی لەگەڵت نەبوو ئەتوانی دروستی بکەیت دەڵێم ئەتوو کە دادەنیشیتەوە بۆ ئامانجێکی گەورە دادەنیشیتەوە کەوایە دەبێ قبوڵی ئەو شتانە بکەیت نابێت حساب بۆ قسەی خەڵک بکەیت خەڵک بڵێن دووبارە دانیشتەوە یان دامەنیشەوە یان ساڵی دووەم یان سێم دەرەجە ناهێنی ئەو شتانە ماندوو دەبێت تااقەتت نامێنێ ئەو قسانە زۆر دەکرێن بەڵام ئەتوو ناتوانی بۆیان بسەلمێنی کە ئەتوو ئیشەشی ڕاست دەکەیت بەڵکو ئەتوو بە دوو شێوە ئەتوانی بیسەلمێنی یەک هەڵەکانت چاک بکەیت و ڕۆژانە بە شێوەیەکی باش بخوێنی ئەوەی لەسەر پێویست بێ ئەنجامی بدەیت شەوان زوو بخەوی بەیانیان زوو هەڵبستی ئەمە یەک ئەما کە ئێستا ئەتوانین و دووهەمیشیان دەبێت خۆت کڕ بکەیت تاوەکو کاتی وزاری بە دەرەجەیەکی بەرز ئەمە دەرەجەی من بۆ ئەو من ڕاستم کرد ئەو کات هەمویان دێنەوە ڕیزیت و هیچ کاتەکی تریش لە ئیشی تو قسەی ناکەن کەواتە ئەتۆ دەبی ئەو سیفاتت تێدابی ئەگەر ئەوەشت تێدا نەبی دەبی لە خۆت دابینێجێ هیچ کاتێک ئەزمون وەرگرە لە قسەی خەڵکی پرس و ڕاشیان پێ بکە بەڵام بڕیاری کۆتای با لە لای تووبی قسەی نێرێنیش باکارت لێ نەکە بەمەرجێک ئەگەر ئەتوو کەسێک بی هەوڵ بدەیت ئەمن کە خۆم دەبینم ڕۆژانە ئەوەی لەسرم پێویست بێ ئەنجامی دەدەم سەیری ڤیدیۆ دەکەم یعنی ئەمن شت نەمایە ئەنجامی نەدەم لەبەر چ قسەی تو قسەی ئەم قسەی خەڵک کارم لێ بکەن نە ئەو شتە نییە بە کورتی بە پوختی ئەگەر تۆ بتێوێ دابنیشیتەوە ئەوە پێویستە یەک بزانی هەڵەکان چ بوون کە وای کرد دەرەجە نەهێنی بۆ ئەوەی چارەسەریان بکەیت ئەمە خاڵی یەکەم زانینی هەڵەکان و چارەسەرکردنیان خاڵی دووەم یەقینت هەبێ کە زیاتر دەخوێنیت و زۆر باشتر لە ساڵی پار هەوڵ دەدەیت و هەموو شتێ بە مەزبوطی دەکەیت
واتە تەواو خۆت یەکلایی بکەیتەوە بەڵێن بەخۆت بدەیت کە هەموو شتێک چارەسەر بکەیت هەڵەکان بزانێت کە چین و زۆر باشتر لە ساڵی پار هەوڵ بدەیت. سێ ڕازی بیت کە ساڵێکی تر لە تەمەنت بڕوا ساڵێکی تر ماندوو بی و هەمان شت بخوێنی بەڵام لە بەرامبەردا شتێکی گەورە بەدەستبێنی. خاڵی سێم ڕازی بیت بەوەی کە ئەتو دووبارە دەخوێنی دووبارە ماندوو دەبی دووبارە ئەم شتانە دەکەیت و ساڵێکی ترت لە تەمەن دەڕوا بەڵام شتێکی گەورەتر بەدەستدێنی. خاڵی چوارەم زیاتر بخوێنیت و زیاتر خۆتڕێک بخەیت و کەمتر کات بە فیڕۆ بدەیت کەمتر چوونە دەرەوە مۆبایلت هەبێ. واتە زیاتر بخوێنی زیاتر کام بە فیڕۆ بدەیت وەک چوونە دەرەوە مۆبایل و هاوڕێ ئەو شتە کەواتە دەبی ئامادەی ئەو شتانت تێدابی. خاڵی پێنجەم سەبر و تەحەمولت هەبێ بەرامبەر شتەکان وەک دووبارە خوێندن زۆر خوێندن خۆ ڕاگری لە بەرامبەر قسەی خەڵک ئەبی ئەو سیفاتەشت تێدابی سەبر و تەحەمولت هەبی چونکە ساڵێکی دوور و درێژە هەموو شتەچی تێدا ڕوئەدا. دوای ئەوەی ئەو سیفاتانت هەبوو بڕوای تەواوت بەخۆت هەبێ. یعنی معقول نییە ئەتوو هەموو ئەو سیفاتانە لە خۆت بینیە جێ هەڵەکانت چارەسەر بکەی زیاتر بخوێنی تەحەمولی قسەی خەڵکت هەبی جەدوەلەشی ڕێک و پێکترت هەبی یەقینی تەواوت لۆ دروستبی تەواو بڕوە بەخوای گەورە ببەستی یعنی لە کۆتایی بڕوات بەخۆت نەبێ. یعنی ئەوە شتێکە کا بە تایبەت یعنی بڵێن بەڕاستی ڕوخێنەرە ئەتوو ئەگەر هەموو شتێک تێدای بەڵام بڕوات بە نەفسی خۆت نەبیەوە بێ ئیستیفادە چونکە هەر دەڵێ ئەوە قابلی منیە من ئەوە ناتوانم نانانە هیچ شتێک یعنی لە هیچ بارودۆخەک مەڵێک ئەو شتە قابلی منی من نییە ئەمن ئەلحەمدوللا کە هیچ ئازایەتێکی من تێدا نییە فەزلی خوای گەورە گەر خوای گەورە نەبا هیچ شتێک کە ئێستا هەمانە نەمان دەبوو و ئەو شتانەشی کە دەمانبی نامابی خوای گەورە و فەزلی لەگەڵ کردم ئەو بڵین باشەی لەگەڵ کردم کە ئەمن ئەلحەمدوللا ساڵی سێم بوو لە گوندم و لەسەر یوتیوب خوێندومە ئەو قسانێک کە دەکران کارەبامان وەک پێویست باشە بۆ هەموو ئەو شتانە ئەلحەمدوللا توانین دەرەجەی خۆش بێ. هەتوو هەمیشە دەبی خۆت بە قابلی شتەکان بزانین نەکەس لە خەوت گەورەتر بزانە نەخۆشت لە کەس کەمتر و گەورەتر بزانە هەموو کەس وەک تو هەموومان عەبدی خوای گەورەی خوای گەورە گەورەترینە و تەواو کەواتە ئەم شتانە بزانە. بە کورتی ئەمانە سیفەتەکان بوون. ئەگەر تۆ ئەم سیفەتانە تێدا بێ یان ئەو سیفەتانە تێدا نەبێ بەڵام لە خۆتدا بیهێنیە جێ بەڕای من زۆر شتێکی باشترە کە دابنیشتەوە بەڵام ئەگەر بێت و یەک سیفەتیان دوو سیفەتیان ئەو سیفاتانە تێدا نەبێ دەبی دووبارە بێ حساب و محاسبەی خۆت بکەیتەوە لەگەڵ خۆت لەگەڵ نەفسی خۆت ئەو شتێک کە ڕاست ئەنجامی بدەیت و لە کۆتاییشدا دەڵێم ئەتوانی نوێژی ئیستیخارە ئەنجامی بدەیت بەو شێوەیە کە هەیە بۆ ئەوی خوای گەورە شتەکەتان لۆ ئاسان بکە ئینشاءالله سوودەکی تەواو تەواوی لێ ببینن لەم ڤیدیۆیە بە شێوەیەکی تەواو و ڕاست و درست وەک ئەوەی کە باسمان کرد بەکاری بهێنن خوای گەورە هەمومان مۆفەق و سەربەرز بکات ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.